دەچمۆ لای میوانەکەمان ئەگەر ئێستا ئامادە بێ مامۆستا هەژار بەرزنجی مامۆستای زانکۆ لەگەڵمانە لە شاری چەمچەماڵ بە شێوازێکی ڕاستەوخۆ. مامۆستا گیان سڵاوی خوا لێبێت، سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس لێەوە، سڵاوی خوای گەورە لێەوە لە بینەرانی شاشەی پەیام تیڤ. زۆر سپاس دەکەین. مامۆستا 36 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر یادکردنەوەی ئەم مەرگە ساتە گەورەیە کە کارەساتێکی گەورەیە کە هەرگیز هاوەرگیز لە مێژووی مرۆڤایەتیدا لە یاد ناکرێت. ئێوە ئەم یادە چۆن هەڵدەسەنگێنن و تایدا ئەو خزمەتانەی کە پێشکەش بە کەسوکاری شەهیدان بەو ناوچانە کراوە ئایا لە ئاس ئەوەن کە ئەو هەموو قوربانی ئەو هەموو شەهید دراوە لەو ناوچانەدا؟ زۆر سپاس. دیارە ئەمڕۆ 36 ساڵ تێپەڕێ بەسەر تاوانی جینۆسایدی ئەنفالدا. ئەوەی کە لای هەمووان ئەشکرا پێم خۆش ئاماژە بۆ بکەین سەرەتا تاوانی ئەنفال دوایەوەی دادگای باڵای تاوانەکانی عێراق لە دوای 61 دانیشتن لە 21 شەشی ساڵی 2007 ئەم تاوانەی بە جینۆساید ناسان. کاڵین تاوانی جینۆساید کەواتام تاوانە تاوانێکی نێودەوڵەتیە. کە تاوانەکە کوێ سەراسی تاوانی نێودەوڵەتی بەرپرسیارەتی نێودەوڵەتی و بەرپرسیارەتی ئاستی دەوڵەتی عێراق و ڕوا بەرپرسیارەتی هەرێمە چێتە ئەستۆی. ئەوەی جێگای داخە دوای 36 ساڵە بینین هەتا ئەمڕۆ دوای 36 ساڵ هەتا ئەمڕۆ ئەبینە هیچ ئەو کارانەی کراوە بۆ تاوان لە ئاسی تاوانی جینۆسایدی ئەنفالە شتێکانی کەمن هەوڵەکان هەوڵێکی کزن یاخود هەوڵێکی لاوازن. ئەو هەوڵانەشی کە دراو نەبینی زۆربەی لەسەر ئاستی تاکە کەسی یاخود لەسەر ئاستی گروپی کراوە، لەسەر ئاستی حکوومەت تا ئێستا شتێکی ئەوتۆ نەکراوە. لەبیرمان نەچێ کە ئێمە هەڵین دادگای ئەم تاوانە لە دیارە پەیوەندیەکەی مامۆستا هەژار کێشەیەکی تێدایە بوو هیوایە کە چارەسەر بکرێت. هاوکارمان ڕامیا لەوەیە کە چارەسەری ئەم کێشەیە بکرا. مامۆستا هەژار ئاماژەی بە بابەتێکی جوان کرد کە هەوڵ دەدرێت ئەم کەیسە بە نێودەوڵەتی بکرێت و بە جینۆساید بناسێنێت. هەڵبەتە کە بە جینۆساید ناسێنران دەبێتە کەیسێکی نێودەوڵەتی و پێویستە و لەوە لەسەر وڵاتان پێویستە کە بێنەوە دەنگ لەسەر ئەم کەیسە و قەرەبووی کەسوکاری شەیدان و ئەو ناوچانە بکرێتەوە کە دەرحەق بۆ ناوچانە کراوەوە. مامۆستا هەژار ئاماژەی بەوەش کرد کە لەلایەن ئاستی حکوومەتی هەرێمەوە و لەگەڵیشیدا حکوومەتەکانی پێشووتر و حکوومەتی عێراقیش بە شێوازێکی ئەو تۆ نەیانتوانیوە چارەسەری ئەو کێشە و گرفتای خود داواکاری کەسوکاری شەیدان جێبەجێ بکەن. مامۆستا هەژار دێمەوە بەلای بەڕاستن ئەگەر بەردەوامی لەسەر کەیسی بە جینۆساید ناسانی بابەتە. بەڵێ ئەوەی کە ئەمەیە من ئەمڕۆ قسەی لەسەر بکەین کەواتە ئێمە ئەم تاوانە هەم لەسەر ئاستی کوردستان چیمان کردووە و هەروە لەسەر ئاستی عێراق چیمان کردووە و لەسەر ئاستی نێودەوڵەتی چیمان کردووە. من ئەوەی جێگای داخە یەکەم لەسەر ئاستی عێراق ئەگەر بین ئێمە تا ئێستا لەسەر ئاستی عێراق لە ساڵی 2023 بەدواوە کورد وەک بەشێکی سەرەکی بەشداری دەوڵەتی عێراقی کردووە. مەسەن سەرۆک کۆمار کوردە و چەندین وەزیر کوردە و هەروەها ئەیماندان پەرلەمانمان هەیە لە بەغا. ئەبینین هەتا ئەمڕۆ دوای 36 ساڵی ئەم تاوانەوە لە دوای 2023ەوە حکوومەتی عێراقیە تا ئەمڕۆم تاوانی بە جینۆساید نەناسانوە. جگە لە پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراقیە تا ئەمڕۆ کامە داواکاری کەسوکاری شەیدان و ئەرفات کراوانە هەتا ئەمڕۆ ئێمە لەسەر ئاستی عێراقیش نەمانتوانیم تاوانە بە جینۆساید ناسێنین. ئەمە خاڵێکی لاوازی ئەم کەیسەی ئێمەیە. بۆیە لە یادی 36 ساڵی ئەم تاوانەیە ئەلێرەشەوە داواکاری لە حکوومەتی عێراقی و بەرپرسانی کورد کاری جدی بکەن لەسەرەوەی جارێ ئەمە هیچ نەبێت لەسەر ئاستی عێراق بتوانیم تاوانە بە جینۆساید بناسێنین. ئەوەی جێگای داخە تا ئەمڕۆ حکوومەتی عێراقیم تاوانی بە جینۆساید نەناسێنەوە. لەسەر ئاستی کوردستانیش ئەوەی ئاشکرایە لە ساڵی 2008 لە 4 پەرلەمانی کوردستان ئەم تاوانی بە جینۆساید ناسانوە. بەس هەتاکو ئەمڕۆ ئێمە یاسای تایبەت بە تاوانی جینۆسایدمان نییە و کارمان نەکردو بۆ ئەوەی کە یاسایەکمان نەبێت تایبەت بە تاوانی جینۆساید. بۆیە بە ناسانیم تاوانە گرنگەکەی لەوەدایە ئەگەر بێتم تاوانە ئێمە بە جینۆساید ناسێنی هەمیشە کورد لە بەردەمی ئەگەری دووبارەبوونەوەی تاوانی جینۆسایدایە وەک بینیمان تازەترین تاوانی جینۆساید دەرحەق بە نەتەوەی کوردکرا ئەوەی یەزیدیەکان بوو. بەڵێ بەڵام مامۆستا هەژار لەبارەی کەسوکاری ئەنفالکرا و شەهیدەکانەوە چی بوو ئەوان کراوە هەتاوەکو ئێستا کە بگومان ساڵانە ژمارەی زۆری ڕووفاتەکان دێنەوە و ژمارەی زۆر لە کەسەکان کەسوکاری خۆیان ئەناسنەوە چی بوو ئەمانە کراوە؟ یاخۆ سەرەکی ترین داواکاریان چیەوە؟ ئایا داواکاریەکانیان جێبەجێ کراوە مامۆستا؟
بەڵێ یەکەم داواکاری کە سوکاری شەیدان وەرفالکراوان هەر لە ساڵی 1992 کە کە سوکاری ئەرفالکراوان یەکەم داوای هێنانەوەی وەفاتەکانیان کردووە. ڕاستە کۆمەڵێک وەفات لە بیابانەکانی ئارعایرەوە هاتوونەتەوە بۆ قەزای چەمچەماڵ یاخود کێلار، ئەمە لە چاو گەورەی و تاوانەیە زۆر کەمە. هەتا ئێستا چەندین گۆڕمانەی ئێمە لە بیابانەکان تا ئێستا هەڵ نەدراونەتەوە، هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم حکوومەتی عێراقی کەمتەرخەم بوونە بەجددی لە هێنانەوەی وەفاتەکان، دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکان. یعنی دوای 36 ساڵ یعنی تەمەنێکە زۆرێک لەو ئازیزانەی کە گەڕابنەوە لە پرۆسەی ئەنفال گیانیان لە دەستدا و بە تەرمی و بە ئازیزانیان بە ئێسک و پروسکی ئازیزانیان شادەوە نەبوون. خاڵی دووەم ناسینەوەی تەرمەکانە کاتا ئەمڕۆ کە من و تۆ گفتوگوۆی لەسەرەکەین، یعنی لە پێشکەوتنی هەموو تەکنۆلۆژیایە بە پێشکەوتنی هەموو ئەو زانیارانەی کە تا ئێستا بە نەمانتوانیوە تەرمێک لە تەرمەکان وەفاتێک لە وەفاتەکان پشکینێنی دیێنەی تەواوی بۆ بکەین و شادیان کەینەوە بە کەسوکاران کە ئەمە بە سەرەتایەترین مافی ئەوانە. یعنی بڕۆ ئەچیتە بیابانیانە چیتە نوگرە سەلمان هەتا ئەمڕۆ کە باسەکەن لە ڕێگای GPS و دیاری کراوە چەندین گۆڕی عزیزانمان هەتا ئەمڕۆ لە بیابانەکان یارعەر و سەماوەیە کە تا ئێستا نێنراتەوە کاری لەسەر نەکراوەتەوە. ئەو تەرمانانی کە گەڕاونەتەوە قەزای چەمچەماڵ یاخود سمود لە گەرمیان تەرمای ئەتوانین بڵێن لە چاو تاوانەکە زۆر کەمە و هێنانەوەی تەنها هێنانەوەیەک سوپرستەکانیش کافی نییە، لەبەرێ بێت تۆ کاری زانستیان لەسەرکەی بە دۆکۆمنتیان بکەیت، لەبەری ڕۆژێک لە ڕۆژانە گەرێمە بمانێ بچینە دادگایەکی نێودەوڵەتی و ئەم کەیسە لە سەراسی نێودەوڵەتی کاری لەسەرکەین پێویستمان بە دۆکۆمنتە، پێویستمان بە بەڵگەیە. یعنی هەردوو ئەوەی کە ئێستا هاتوتەوە لە مەسەن لە مۆنومێنتی چەمچەماڵ بە خاکەسرا منە پرسم حکوومەت ئێرەم چی لەسەر ئەم وەفاتانە کرد، کام کاری دۆکۆمنتی لەسەران کرد، کام کاری زانستی لەسەران کرد کە بتوانین ئێمە پاشەڕۆژ لە دادگای نێودەوڵەتی کاری لەسەرکەین. ئەگەر ئێمە سوود وەربگرین لە جینۆسایدی هۆلۆکۆز یاخود لە ئەرمانەکان ببینە کە چۆن کاریان کردووە لەسەر تەرمەکانیان و چۆن کەیسیان بۆ دروست کردوون و چۆن توانیانە هەمووی دۆسییان بۆ دروستکەن و هەموو کارێکی زانستی و ئەکادمی لەسەرکەن و توێژینەی زانستی و ئەکادمی لەسەرکەن بۆی ئەم مێنە چونکی ئاشکرای لای هەمومان کە تاوانی جینۆسایدێکی کە لەو تاوانانەی کە کۆتایی پێنایە و دانە ئاخرێ هەمیشە بە کراوی ئەمێنێتەوە کاری لەسەرەکرێت. بەس بەداخەوە ئەوەی کە ئەیبینین ئەمڕۆ لە کوردستان کارێکی ئەوتێ نەکراوە. باوەسایەکێکی دیکە لە داواکاریەکانیان دادگاییکردنی یاخود دەستگیرکردنی ئەو کوردانە بووە کە دەستیان هەبووە لەم کارە ساتە گەورەیە بەڕاستی کامە جێگەی داخە و ینی بەشێکی زۆر لە نیگەرانیەکانیان کە سوکاری شەیدان ئەمەیە کە هەندێک جار بە بەرچای خۆیان یاخود ئەو ناوانی کە لەلایەنە کە خۆیان بەشێکی زۆر لە کەسوکار و لایەنە پەیوەنددارەکانی دەزانن کە دەستیان هەبووە لە شاڵاوی ئەنفالدا بە ئاسانی دەسوڕێنەوە زۆر جا پلەی حیزبیان پێدراوە یاخود بە موچەیەکی زۆر باش خانەنشین کراون. بەڵێ یەکێک من ئەتوانم بڵم یەکێک لەوانەیە کە حکوومەت خۆی تیا کاری جدی ناکە لەسەر ناسانیەم کەیسەیە بە تاوانی جینۆساید. یعنی تۆرە لەسەر ئاستی کوردستانیش ئێمە نەمانتانیوە دادگای باڵای تاوانەکانی عێراق لە بەغا بوو 421 داواکاری کرد لە ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد کە تیادا داوای کردەوەیە کام کەسانە بژینە بەشداری پرۆسەی ئەنفالیان کرد لەوانە جاش و مستەشارەکان بووە. هەتا ئەمڕۆ تەنها یەک کەسێکیان گیرا دوای ماوەیەک ئازاد کرا، هەتا ئەمڕۆ هیچ کام لە جاس و مستەشارەکان نەگیراون بەداخەوە. ئەمە یعنی کە لەو خەمانی کە دروست کردووە ئەوەی کە جێگای سەر سوڕمانە یعنی ئەیبینی لای هەمووان و لە چەمچەماڵ بە تایبەتی کە جاس و مستەشار کە دەستیەوە لە پرۆسەی ئەنفال لەگەڵ کە سوکاری شەیدان ئەنفال کراون لە یەک بانک موچەوەرەگرن. یعنی ئەبینی کابرا لەو سەردەمای مستەشار بۆ دەستی لە پرۆسەی تاوانی ئەنفال بووە ئەمڕۆ بە پلەیەکی حزبی یاخود بە پلەشەیدێکی حزبی نانسراوە لەگەڵ کە سوکاری شەیدان ئەنفال کراون لە یەک بن کە موچەوەرەگرن کە ئەمە جێگای داخە و حکوومەتی هەرێمی کوردستان خۆی کەمتەرخەم بووە. یعنی تۆ ئەمری دادگا هەیە ئامر قەبزی دادگا هەیە هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کارێک لەوانەی دادگای باڵای تاوانەکانی عێراقی جێبەجێ نەکردو کەسی زیندانی نەکردووە و بۆیە دوای 36 ساڵ زۆرێکی لەو جاش مستەشارانەش مردوون. یعنی حکوومەتی هەرێمی کوردستان تەسەوڕەکەم دوای 50 ساڵ کار لەسەر ئەمەکە کە کەسیان نامێنن کەسیان نادرێ بە دادگا. خۆی حکمت لە دادگاییکردن چییە؟ گەڕانەوەی هێمنی و ئارامی سەبوریە بۆ کەسوکاری قوربانیان. یعنی کە تۆ نەتوانی کەسێک لەو تاوان بارانە ئێمە دادگاییکەین. حەزەکەم بۆ زانیاریت بەڕێزم خودی سەدام حوسێن لەسەر دۆسەی دووجێل دادگایی کرا ئیدام کرا هیچ ڕەبتێکی بە تاوانی ئەنفالەوە نەبوو یعنی لە سێدارەدانی سەدام حوسێن. یعنی حتەمانەت ئابینین لەسەر کەیسی دووجێل عەرەبەکان شیعەکان زۆر جدی کارەکەن لەسەر کەیسی دووجێل سەدام حوسێن لە سێدارادن نەک لەسەر کەیسی ئەنفال. یعنی زۆرێک لەو تاوان بارانی کە
لە ڕژێمی باسییا لە سێدارەدان زۆربیان لەسەر کەیسی دووجێل بوو نەک لەسەر تاوانی خودی کیمیابارانکردنی هەڵەبجە بێ یاخود دۆسەی ئەنفال بێ. زۆر باشمە ساهژار بۆچی هەوڵەکانێک ناکرێتەوە و چڕ ناکرێتەوە بۆ ئەوەی کەیسەکە بە قوتر بەهێزتر بێت ڕێگریەکان چین لە بەردەم ئەم کەیسەیە؟ زۆر سپاس ئەم پرسیارە زۆر گرنگە. ئێمە وەک کورد حەزەکەم بزانی کورد پێنج کەیسیەیە کە بە کەیسی تاوانی جینۆساید ناسرەنەوە بڕیاری دادگایەیە لەوانە کەیسی ئەنفال کوردانی فەیلی بەرزانیەکان هەڵەبجە قڵەتزێ ئەنفال ئێمە پێنج کەیسمانەیە کە ئەم پێنج کەیسە کەیسێکی لەلایەن ڕژێمی بەعسیەوە دەرحەق بە نەتەوەی کورد ئەنجام درراوە وەک تاوانێکی نێودەوڵەتی بەس بەڵام بەداخەوە ئێمە وەکو کورد بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی شەیدان و ئەنفال کراوان ئەم کەیسانە کەیسی هەتیون یعنی وان لێکرۆ ناڵێنم کەیسە مەسەن لە وڵاتانی تر بەسەنە بە کەیسی ئەرمینیا هۆلۆکۆست دارفۆر بۆسنا هێرزۆگۆڤیندا ئەمانە هەر نەتەوەی کە تاوانی جینۆسایدی دەرحەقای خۆیان بە ساحێبی ئەم کەیسە ئازانن و بنیادنانی دەوڵەت دروستکردنی دەوڵەت و پاراستنیان نەتەوەی خەناستۆی نەتەوەی گرتوەکان ئەڵێم نەتەوەیە جینۆسایدی دەراکراوە ئێمە وەکو کورد بەداخەوە هەتا ئەمڕۆ پێنج کەیسی تاوانی جینۆسایدمانەیە هیچ کام لەم تاوانانە تا ئێستا ئەتوانم بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان خۆی نەکردو بە ساحێبی بۆ نمونە کاڵێن ئەنفالمان بچوو کردوێتەوە لە قەزای چەمچەماڵ و کەلار و سمود یعنی کەسێک کوردێک لە بارزان کوردێک لە زاخۆ کەسێک لە هەورامان بە تاواتی دڵی ڕناچڵکێ ئەنفال کاڵی ئەنفال واتە کەلار واتە سمود کاڵێ ینی ئەڵێ کیمیابارانکردنی هەڵەبجە ئێمە تێگەیشتن تەنە هەڵەبجە کیمیایی کرا و خەڵکی هەڵەبجە نەخێر ئەوان کە جینۆساید کران لەبەرەوە جینۆساید کران ئەنفال کران کیمیاباران کران لەبەرەوەی تاوانە تەنها کوردبوون بوو هیچی تر نەبوو لەبەرەوەی خی گەورە بە کوردی دروستی کردبوون بە زمان و بەنەتەوە کورد بوون ئەمە گەورە کێشەکەی ئێمەیە یعنی کاڵێن جینۆسایدکردنی بەرزانەکان کەسێک لا ئێمە سا لە ناوچەی گەرمیان زۆر بەلای ئاسایە کاکە ئەوان کە بەرزانەکان ئەنفالکران لەسەرەوە بەرزان ئەنفالکران کە کورد بوون بەشێک بوون لە نەتەوەی کورد یەزیدەکان بە هەمان شێوە کوردانی فەیلی لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە کە لە ساڵ 1924 پێبەشەکرێن لە ناسنامە بە تاکی کورد ئەژمار ناکرێن کە جینۆسایدکران ئەبینین کورد خۆی بێبەریەکە یعنی لەم کەیسانەی خۆی بەداخەوە یعنی گەورەترین کەیسیشان کەیسی ئەنفالە لە چاو تاوانەکانە یعنی یەکێک لە تاوانە گەورەکانی هەر پێنج کەیسەکە کە زۆرترین قوربانیانی هەیە سەرتاسەری کوردستانی کردێتەوە لە هەموو چین و توێژەکانی گرێتەوە کەیسی ئەنفالە بەس ئەیبینینم کەیسە زۆر ئەنفالە من پرسیارێک لێواکەم لەم شاشەی بەڕێستانەوە ئەمڕۆ 36 ساڵی ئەپەڕێ بەسەر ئەو یادەیە ئێرە قەزای چەمچەماڵە یەکەمین مۆنومنتە لەسەر ئاستی عێراق کە مۆنومنتی قەزای چەمچەماڵە زۆرترین وەفاتی ئەنفالی تایە ئەمڕۆ لەم یادەدا کام بەرپرسانی حکوومەتی عێراقی لێرن کام قونسوڵیانە لێرە نەگەر بیان بینن کام بەرپرسی حکوومەتی هەرێمی کوردستان لێرەیە کە لە یادکردنەوەی تاوانی جینۆسایددا بە مەرج مەسەن لە قەرەبووکردنەوەی کەس و کار و شەیدان و ئەنفال کراواندا لە تاوانی نێودەوڵەتیەکە لەو ڕاستانە نووسراوە ئەڵێ پێویستە ساڵانە ئەم یادە بەشکۆ بکرێتەوە بەرپرسانی حکوومەتی ڕسمی لە ئاستی پلە باڵا بەشداری یادەکە بکەن جۆ لە کەسوکاری قوربانیان بکردن داواکاری قوربانیان جێبەجێ بکردن من ئەمڕۆ لە زومی شاشەی کامیرەکانتانەوە سەیریکەن هیچ کام بەداخەوە هیچ کام لە بەرپرسانی کورد لێرە نین هیچ کام لە بەرپرسانی حکوومەتی عێراقی لێرە نین یاتەکە بۆتە شتێکی ڕۆتینی کۆمەڵێک کەسوکاری ئەنفال کراو کە بریندارن مەسەن ئێمەی کەسوکاری قوربانیان کە کەسمان لە دەستداوە ئازانمان لە دەستداوە بۆ چەند خولەکێک دێنە ئێرە لە چواردەی چوارە هەتا کاژمێر دوای دووەگەر چەند بابەتێکە بێ ئەم کەیسەدا ئاخرێتەوە تا ساڵی داهاتوو من ئەپرسم حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای 36 ساڵ پێم بڵێ پرۆژە کامەیە تا ئێستا ئێمە داتایەکمان نییە ئامارێکمان نییە تا ئێستا ئێمە دۆکۆمنتێکی باشمان لەسەر پرۆسی ئەنفال نەکردووە ئەو چەندی تا ئێستا توێژینەوەیەکی جدیمان نەکردووە کاری یاسای نێودەوڵەتیمان نەکردووە بەڕێزی من ئەوانەی کە کراوە لە زانکۆکان ئەوەی کە کراوە لە پەیمانگاکان ئەوەی کراوە لە شوێنەکان ئەیبینی هەمووی ئاسی تاکەلایەنە هیچ ئاسێکی تاکی حکمی بۆ شێوە نەکراوە تا ئێستا مەسەن ئەمە مۆنومنتی ئەنفالە چەمچەماڵ وەرە بزانم کام دۆکۆمنتی گەورەمان تیا کردوێتەوە کام مۆزەخانەیەکی نیشتیمانی گەورەمان کردو تایبەت بێ بە ئەنفال تا ئێستا مۆزەخانەیەکی ڕسمی گەورەمان نییە لە کوردستان مەسەن بە تایبەت بە جینۆسایدی کورد بەلایەنشیانە ئەنفال ئێمە بتوانین قونسوڵیە یاخود ئەو کەسانی کە دێنە عێراق لە وڵاتانی دەرەوە کە دێنە عێراق بیانێنە مۆنومنتەکان و ئێمە تاوانیان پێ نیشان دەین. بەڵێ ماوەستا لە چەڕۆژی ڕابردوودا سەرۆکوەزیرانی ئەبینی بەڵێ سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند کە مۆنومنتێکی زۆر مۆدرن و زۆر تایبەت لە
لەو شوێنە دروست دەکرێت بمابێت لە چەمچەماڵە هاوشانی ئەمە کۆمەڵێک بابەتی دیکە کۆمەڵی خزمەتگوزاری دیکە کە گرنگن بۆ ئەو ناوچەی ئەنجام بدرێن کە ساڵانێکی زۆرە دانیشتوانی ئەو ناوچانە چەمچەماڵ و دەوروبەری دەناڵێن بەدەست ئەو کێشانەوە و نائومێدیشن بەدەست حکوومەتی خۆمان و حکوومەتی هەرێمی کوردستانەوە لایەنە پەیوەنددارەکان کەسایەتیەکانی نێو چەمچەماڵ و گەرمیان ئەو ناوچانەی کە سەر بە چەمچەماڵن ناتوانن پێکەوە لیژنەیەک یاخود کۆ ببنەوە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق قسە بکەن لەگەڵ ئەوەی کە دروستکردنی مۆنۆمنتێک کە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە وڵاتان دێن سێریەکەن دەزانن کە چ کێشەیە چ مەرگەساتێک دەرحەق بۆ ناوچانە داکراوە لەگەڵ ئەوەشدا کۆمەڵی کێشە و گرفت دێ سەرەتایەتی ترین خزمەتگوزاری کە لەو ناوچەیەدا نییە نەبوونی ئاو ینی کێشەی ئاو بەلای زۆرێک لە دانیشتوانی ئەو ناوچەوە گرنگترە لەوانەیە دروستکردنی مۆنۆمنتێکی زۆر مۆدێرن کە وەرزی هاوین وەرزی گەرمە هات ئیدی بە 10 ڕۆژ و 15 ڕۆژ ماڵەکانی ئەو شوێنانە بێ ئاو دەبن کە بەشێکی زۆریشیان هەر کە سوکاری شەیدان من بابەتەکەی تۆ بەسەر دوو تەوەرەدا باشەکەم پێم خۆشە سەرەتا باسی ئەوەی حکوومەتی عێراقی بکەین پاشان باسی خزمەتگوزاری و قەرەبووکردنەوەی کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان بکەم. یەکەم ئەو ئاسانی کە کراوە تایسا لە حکوومەتی عێراقی لەسەر ئاستی ڕێکخراوەکانی بواری جینۆساید بووە یاخود لەسەر ئاستی تاکەکەسی بووە لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها لە ساڵی 2013 حکوومەتی هەرێمی کوردستان یەک داواکاری پێشکەش بە حکوومەتی عێراقی کردو داوای مەبلەغی پارەی خەیاڵی کردو وەک تەعویز بۆ کە سوکاری شەیدان و ئەنفالکراون لە دوای ئەو نووسراوە هیچ نووسراوێکی تر ئاڕەستە نەکراوە. من لێت ناشارمەوە ئێمە ساڵانی پێشوو وەک ڕێکخراوەکانی ئەنفال و کەسەکانی چالاکوان و ڕۆژنامە نووسانی بواری ئەنفال داواکاریمە پێشکەش بە پەرلەمانی عێراق کردووە کە تێیدا داواکار بووینە یەکەم مەسەن لەوانە هەتا ئەمڕۆ ئێمە بەندیخانەی تۆپزاوامانەیە باشە لەگەڵ نوگولە سەلمان دووشیانن کەتە ڕەمزی ئەنفالن ڕەمزی جینۆسایدی کوردن بڕۆ هەمووی وێران بووەوە بووە ساڵی پاریش هەر لە شاشەی پەیامە من چەند جارێکیش بەرنامەیە باسمان کرد کە با گورتوخانەی تۆپزاوە پارێزین ئەبینەوە بە حکوومەتی عێراقی ویستی گورتوخانەی تۆپزاوە بکە بە مەعسکەر هەتا ئەم ڕۆحانیهانی لەسەر یان نوگولە سەلمان ئێمە نەمانتوانیان دوانە بکەینە مۆنۆمێد وە چەندین جارێمان بۆ خۆمان کەسەکانی بواری جینۆساید و ڕێکخراوەکان داوامان لە پەرلەمانی عێراق کردووە نووسرامان ئاڕاستی پەرلەمان کردووە کە کار بکرێت لەسەر دروستکردنی مۆنۆمنتێک لەسەر ئاستی عێراق و پاراستنی ئەو دوو بەندیخانەیە کە وەک دوو شوێنی مانەوەی کەیسی ئەنفال و جینۆسایدکردن لەتەوەی کورد نەکراوە بە حقیقەت حکوومەتی عێراقیش ناچێتە ژێرباری ئەگەر یعنی بیبینە لەسەر کەیسی دووجێل کە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق دەرەچێت خەڵک تاوانبارەکان بە سزای خۆیان ئەگەن کە سوکاری قوربانەکان قەرەبووە کرێنەوە یان لە کەیسی دووجێل هەموو قوربانێک بە 3 دەفتەرونی و بریندارەکان بە 1 دەفتەر دۆلار قەرەبوو کرانەوە بەس لە کەیسی ئەنفال هەتا ئەمڕۆ هیچ کەم لە کەی سوکاری قوربانیانی ئەنفال قەرەبوو نەکراونەتەوە. ئەمە ئەم بابەتێکی تر تایبەت بە خزمەتگوزاریەکان و ڕۆژی قوربانیانی ئەنفال لە قەزای چەمچەماڵ لە دوای 36 ساڵ ئەگەر گوزەرێ بکەیت یاخود لە ڕێی درۆنێکەوە سێ قەزای چەمچەماڵکەی گریانت بۆ دێ ئێستا شەر بۆنی هێشتاهۆشتی لێدێت ئێستاش بۆنی ئەو ڕۆژانەی لێدێکە ئەنفالی تیاکرا یعنی ئێستاش ئەیبینی سەیرەکەی تا ئێستا لە قەزای چەمچەماڵە باخچەیەکی گشتی نییە کە سوکاری قوربانیان بتوانن بچن لەو باخچەیە دانیشن یعنی پارکێک نییە بۆ کە سوکاری قوربانیان ئەمە خاڵ یەکەم. خاڵی دووەم بەسیترین شت بۆ کە سوکاری قوربانیان دابیکردنەوەی ئاوی خواردنەوە کە بەسیترین مافی سەرەتایی ئینسانە کە تیاژە لە هەر شوێنێ ئاو هەبوو ژیانەیە هەتا ئەمڕۆ ئێمە لە قەزای چەمچەماڵە بوونی ئاوی خواردنەوەمان نییە یعنی تۆرە ساڵانێکی زۆر ئەم قەزایە هەموو ساڵێک داواکارەکانی لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسەکان دابیکردنەوەی ئاوی خواردنی نییە. خاڵێکی تر نەبوونی نەخۆشخانە بەڕێزم تەسەوڕەکەی هەتا ئەمڕۆ لە قەزای چەمچەماڵ لە خۆشخانەیەکی گشتیمان نییە کە دروست کرابێ یعنی دوای ساڵانێک لە ساڵ 1990ەوە هەتا ئەمڕۆ کە 2024 حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە نەخۆشخانەیەک دروستکە بتوانێت خزمەتی کە قوربانیانی ئەنفالی تیا بکە یعنی بتوانێت خزمەتگوزاری تەندروستی پێشکەشکە بەلایانی تەندروستی و دەرونی ئەو نەخۆشخانەیە هەرە و نەخۆشخانە کۆنی ڕژەمی بەحسیە کە وەختی خۆی بۆ چەمچەماڵ دروستی کردووە لە ساڵ 1970 تەنها ساڵانە تا ئێستاش بۆ ئاخەکرێتەوە ئێستا نەخۆشخانە دروستێکە خەڵکی خێرخواز نەخۆشخانە دروستەکرێت ئەکرا لە چەمچەماڵە بە حکمیەوەی کە پایتەختی شەیدان و ئەنفالکراوانە ناوچەیەکە زۆرترین قوربانیانی ئەنفالکراو لە چەمچەماڵ و لە کەلار و لە سموتەیە بەتوانین بڵێن لە ناوچەکانی ترەیە خزمەتگوزاری بۆ بکرا ینی گەو باشترین نەخۆشخانە باشترین پارک جێگای ژیان بۆیە بۆیە هیچ نەبێت کەسکاران کە وەک ئەو مەحنەتیان بینی ئەو تاوانیان فعالیان بتوانین
بتان لە کۆتانەکانی تەمەنیانە بە ئاسوودەی بژێن. زۆر باشە دەست خۆش بۆ هەژار بەرزنجی مامۆستای زانکۆ کە لەگەڵمانە بۆ زۆر سپاس دەکەین